سڵاوەوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتتان باش لە خزمەتاندان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەواڵ سەبارەت بە هەڵوەشانەوەی حکمی ئەدامی شەریفە محەممەدی و گۆڕانی بۆ 30 ساڵ زیندان لە دنیای ئەمڕۆدا سزای ئەدام وەک یەکێک لەو دیاردانە باژمار دێت کە زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت و بۆتە کێشە و ئاستەنگێکی گەورە بۆ بابەتە حقوقی و ئەخلاقیەکان لە حاڵێکدا کە ژمارەیەکی زۆر لە وڵاتانی دنیام سزایان هەڵوەشاندوێتەوە کۆماری ئیسلامی ئێران هەروە ڕێزبەندی سێ وڵاتی لە ڕێزبەندی سێ وڵاتی دنیادا جێدەگرێت کە لە باری زۆری ئەعدامەکانەوە پۆلنبەندی کراون. ئەمەش خۆی ئەو پەڕی درڕندەی و توندوتیژی دەوڵەتی و یاسایی نیشانەدات. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە داوامان لە بەڕێز هاوڕێ شارام ئەمانەتی ئەندامی کۆمیتەی نامەندی ببورن ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران کردووە کە بەشداری ئەم بەرنامەیە ئەمڕۆمان ببێت تا چەند پرسیارێکی لەم بوارەدا ئاراستە بکەین. دەگەڵماندا بن بۆ بینینی. هاوڕێ شارام ئەم کاتت باش و زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەو کاتەی ئێوەش باش و منیش هیوای شادیم هەیە بۆ خۆت و هاوڕێیانت. زۆر سپاس. هاوڕێ شارام سەرەتا بفەرمون سەبارەت بە ئەو ڕووداوەی کە باسی لێکرا ڕاتان چییە واتە هەڵوەشانەوەی حکمی ئەدامی شەریفە محەممەدی؟ هەڵوەشانەوەی ئەو حکومە یەکەم خەبەرێکی دڵخۆشکەرەوە بوو. زۆرێک لە ئەو کەسانەی کە دژ بە حکمی ئەعدامن لە هەر کوێک گوێزەوینە هەن و ئەم خەبەریانە بیست بە بیستنی ئەم خەبەرە شاد بوونەوە و هەروەها گوێ خۆیەتی دیارە هەم شەریفە محەممەدی خۆی مقاومەتێکی کەموێنەی کرد لە زیندانە بە هیچ شێوەیەک ئەو حکومە کە حکم بەغی بوو داویان پێ قبوڵی نەکرد باوجودەوەی کە ئەو بازجووی گەریشە کە خۆی شەریفەی محەممەدی ئشارەی پێکرد لە ژوورگەرێکە کە 1 متر لە 1 مترە بوو فقط درگایك بوو 3 دانە دیوار کە بڕوویتە ژوورەوە یانە لەو 4 دیواریە بە شێوەی گەرەکیان بۆ ئاعترافاتێکی پێ بکەن سەختی و زۆرێکی زۆری کێشە یعنی بازجوویەکانیشی حتا بازجوویەکی معمولی نەبوو بەڵام بە هیممەت و ئەوەی کە خۆی نەچوە ژێربارەوە حکومە دیارە عەزیەتی زۆریشی کێشە ئەو حکومە لەغۆ بۆ دوومیشی کە ئەتوانین ئشارەی پێکەین ئەو کەسانەی کە چ لە ناوەی وڵاتەوە چ لە دەرەوەی وڵاتەوە نەتەنیا دژ بە حکمی شەریفەی محەممەدی بەڵکو بە ئەو هەموو زیندانیانەی کە هان لە ژێر حکومە بۆ ئیعدام خەریکی مبارزان لە مەیدانە بووگەن بە ئاعتراز ئاکسیۆن هەمیشە ئەو دروشمە بەدەستیانەوە بووگە کە سزای ئیعدام نابێت بمێنێت سزای ئیعدام لە جمهوری ئیسلامیە زۆرتر مەسئلەیەکی حقوقی نییە یعنی مەسئلەیەکە بۆ چاوترسێنکردنی جامعە بەکارتێت دژ بەو حکومە بێساونەتەوە من بەوانیش پیرۆزبایی ئەڵێم و هەروەها هیوادارم کە ئەو کەسانێشە کە هان لە ژێر حکمی ئیعدامە بە خەبەرێکی ئاوا لەغوی ئیعدامەکەیان بوو ببێت دڵخۆش بنەوە ئەوە یەکە ئەو حکومە عقبنشینیکە یعنی عقبنشینیکە کە بە جمهوری ئیسلامی تەحمیل کرا هەم لە لایەن شەریفە خۆیەوە و هەم لە لایەن ئەو کەسانەی کە دژ بە حکم و ئیعدام و سێدارن ئەوە یەکێک لەو عقبنشینی گەرەسە کە ئەتوانین بڵێن حاصلی مبارزاتی کە مردم لە مەیانە بووبن و ئەدامەشی بێت دیارە ئەو حکمیشە کە دوای ئیعدامەکە بڕیانەتەوە بۆ شەریفەی محەممەدی حکمێکی ناعادڵانەست ئەو حکومە ناتوانێت 30 ساڵ زیندان کە ئومیدوارم بە هەر ئەو حکمیشە بە مبارزاتە و کە جێگەی هەیە هەم حکومە زیندانەکەی کەمە بێتەوە ئازاد بێت گەڕێتەوە بۆ ناو بنەماڵە و لای کوڕەکەی هەر ئەو عقبنشینیشە ئومیدوارم بە جمهوری ئیسلامی تەحمیل بکرێت بۆ لابردنی سزای ئیعدام. بەڵا هاوڕێ شارام باس لە پاشەکشەی ڕژیمی کۆماری ئیسلامی کرد لە بەرامبەر گوشاری خەڵک و ڕێکخراوەکان چ لە ئێرانە چ لە ئاستی دنیادا بەگشتی
هەروە گەزانین ئاماری ئەدامەکان بە تایبەتی دوای شەڕی 12 ڕۆژە بێحەد چوەتە سەرەوە. ڕۆژانە ئێمە شایدیەوەین کە لە زیندانە جیاوازەکانی ئێران بە چەندین کەس لە سێدارادێن، بەڵام ئێستا حکومێکی ئاوەکە هەڵەوە شێندرێتەوە یان نمونەیەکیش کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە شاری بۆکانیش حکمی ئەدامی چەند کەسێک هەڵوەشاوتەوە کە لە دادگا فەرمایشیەکانی ڕژیمدا حکمی ئەدامیان بەسەردا سەپا بوو. ئەمە نیشانەی ئاڵوگۆڕە لە سیاسەتی قەزای ڕژیمدا یان لەژێر گوشاری ڕای گشتیدا بە کولی ناچار بۆ پاشەکشانە بووە. ئەگەر گوشاری گشتی منزورتان گوشاری نێون دەوڵەتی بێت یان ئەوەی کە ئیزە وڵاتە ڕۆژە ئەوایەکان ئەهێنن بۆ جمهوری ئیسلامی، لە ڕاستیە پێشتر نە لەم دەورەی مەسایل موشکی و ئەمانە جمهوری ئیسلامی مەعامڵەیەکی کردووە، یانێ لەگەڵ ئوروپا و ئامریکا لە دەورەی کۆماری خوازەکان و دموکراتەکان ئامریکا ئەو حکم ئیعدام و شتێ کەم و زیاد کردووەتەوە. بەڵام ئەگەر ئێمە بێژین ئەو گوشارگەرە هیچ کامی ئشارەیان بەوە نەکردووە کە یان ئەو گوشارگەرە کە لەلایەن وڵاتە غەربیەکانەوە چە ئوروپا بێت بە مکانیزم ماشە یا ئامریکا بە تەحریمەکانەوە یەک دانێشی بوو ئەوە نەبوو کە حکمی جمهوری ئیسلامی حکمی ئیعدام لا ببات. بۆیە ئەو گوشارگەرە یانێ گوشارگەرێک کە هاتووە تەیسە تەحریمەکانە یا ئەو فشارگەرەکە بە جمهوری ئیسلامی دێت لەلایەن وڵاتە غەربیەکانەوە هیچ کاتێ بۆ لابردنی حکمی ئیعدام نەبووە. ئشارەشتان کرد ئەگەر مەبەست لەی گوشاری ڕێکخراوەکان گوشاری خەڵک مەبەست ئەو گوشارانەی کە دژ بە ئیعدام گەرەکم بۆ شارە بەوە ناوخۆی ئێراندا لە زیندانەکاندا کەمپینێکی نابۆ ئیعدام هەیە و لە دەرەوەی وڵاتیش ئەو ڕێکخراوانێک کە بە تایبەتی بۆ کەسانێکی وەک شەریفە محەممەدی و زەینەب جەلالیان و ئەوانە کە کەمپینێکی وا هەیە لە وڵاتانی دەرەوە و هەوڵێک لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکان و ڕێکخراوە حقوقی بەشەریەکانەوە بڵێن مەبەست لێ ئەوانە بێ گوشارەکان. بەڵام ئەگەر مەبەست ئەو گوشارە داخلی گەرە بێ ئەو ڕێکخراوە گەرە بێت کە لە ناوە ئەو جنبشکەرەکە دژ بە ئیعدامن، بڵێ ئەو گوشارانە بوو کە جمهوری ئیسلامی پاشەکشە پێ کردووە. هەروەکە خۆشتان ئشارەتان پێگە چەند ڕۆژ لەوە پێشیش لە شاری بووکانە چەندانە حکم لەغۆ کراوەتەوە. ئەوە نەتیجەی ئەو فشارگەرەسە کە مبارزەیەکی بەردەوامە چە لە ناو زیندانەکانە چە لە دەرەوەی زیندانەکانە کە هاتووەوە ئەو عەقبنشینیە بە جمهوری ئیسلامی تەحمیل کردووە. بۆ شەڕی 12 ڕۆژەیش کە لە پرسیارەکانتانە بۆ ئەو شەڕی 12 ڕۆژە دیارە ئەبعادێکی جۆرا و جۆری گردووەتە خۆیەوە. جارێ بۆ شەڕە 12 ڕۆژەکە هێرشێکیش کرا بە سەر زیندانی ئێوین، لەو هێرشە زیاتر لەوە زیندانبان و معمور زیندان و ئەوانە لە ناوچێت کادر دەرمانی زیندانەکان و زیندانیەکان کەونە بەر پەلامار. یانێ لەو مەسئلەی شەڕی 12 ڕۆژەیشە جمهوری ئیسلامی دیارە فشارگەرێک هاتووەتەوە سەری ئەو فشارگەرش شاید مەسایلێکی زۆرتری هەیە کە بتوانێت ئەو فشارگەرە کەمەوە کاتەوە، بەڵام هیچ کاتێ حاضر نەبووگە لە حکمی ئیعدام یانێ ئەو حکمی ئیعدامە بە معامڵەیەک بباتە سەرەوە. هەروەش لە ناو پرسیار و تۆزەعەکەی بەڕێزیشتانە هات ئەوە حاصڵی ئەو عەقبنشینیەسە کە بە مبارزەی خەڵکی دەست لە ناو دەستیەکە بووگەوە. هیوادارم هەروە ئەو مبارزاتە ئێدامەی بێت تا لەغوی سزای ئیعدام. زۆر باش هاوڕێژەرە، ئەمەم گوشارنا ڕزایەتیە بەرینەی کە لە نێو کۆمەلگادا هەیە لە ئاستی دنیاشداوە لە ئێرانیشدا دژ بە سزای ئیعدام وەک کە باسمان لێ کرد. پێتان وایە کە ئەم چالاکیانە لە زیندانەکان لە دەرەوەی زیندانەکان لە وڵاتانی دەرەوە کە دژ بە سزای ئیعدامە تا چەندە پێویستە دیارە باسان کرد لە پێویستبوونی و حیاتی بوونی ئەم هەوڵ و تێکۆشانە. پێتان وایە تا چەند دەبتوانێت ئامانجەکەی بپێکێ بۆ ئەوەی کە سزای ئیعدام بە گشتی لە ئێران بسڕدرێتەوە نەمێنێت، چونکە شارتان بەوە کرد بە تایبەتی لە وڵاتی ئێرانە ئەم حکومە
شتێک واوەترە لە سزایەکی یاسایی وە عاملێکی سەرکوبە بۆ خەڵک بۆ ترساندن و تۆقااندنی خەڵک. پێتان وایە ئەم گوشار و ناڕەزایەتیانە ئەم خەباتە کۆمەڵایەتیە تا چە ناتوان ئامانجی خۆی بپێچێ؟ بەڵێ پێشەوەی کە ڕاستەوخۆ بڕمە جوابی ئەو پرسیارتانەوە منە حەزەکەم مەسئلەی ئیعدام جیاوازیەکانی لەگەڵ ئەو وڵاتانەی کە ئیعدامی هاتیە بۆ ئێوە بینەرانی بەڕێستان باسی بکەم. دیارە ئیعدام ئەوە نیەک باش و خراپی بێت، حکمێکی نەعادڵانەست، حکمێکی دژە ئینسانیە. بەڵام لە سەرەتاکانی شۆڕشی 57ەوە کە شۆڕش سەرکەوت شەورایەک دروست بوو. ئەو شەورە ئەگەر اشتباه نەکردوێت بێشتی نەفەرە ئەسڵیەکەی بۆ حکمێکی هاور بەناو حکمی قەساس، حکمی قەساسی هاور کە ئێتر لە زیندانەکانە لە دادگا حکمی قەساس ئیجرا بێت. هەر بە دوای چەند مانگەوە ئەوەی کە ئەو حکم قەساسە کە ئیعلام کریا دیمان ئیعدام نە بە ئەساس ئەو حکمە کە خۆیان ساتریان کردووە، بەڵام ئەیانتوانی زەمینەی بۆ ئیزافەکان یەکییان نەکردە مستەدل فی العرض، یەکییان نەکردە ئەوەی کە ئیسە پێڵێن بەغی. هەرچەند مەسەڵەن بەرنامەکە کە لەسەر شەریفەی محەممەدی، شەریفەی محەممەدی ئەسڵ جزء و بەغی حەساب نایە، بەغی بە ئەو قوانینەی کە خۆیان لە ئیسلام و لە دادگای عالیەکەی پێڵێن جزء و بەغی حەساب ناکەن. منزورم ئەوەسە توانیویانە ئەو حکومە دش بە سیاسیەکان بەکار ببن، یعنی ئەوەی کە وتم بەندا و قەساس بهێشتی لە سەرەتاکانی شۆڕشی 57ەوە وتی قەساس. ئێمە ئەبینین کەسانێک کە ڕاستەوخۆش یعنی کەسانی سیاسی ڕاستەوخۆش لەگەڵ ڕژیمە لاقل تونوتیژیان نەکرد، یانە لە حەدی ئەوەمان کە لە ئیعلامیە لە پەڕەیان نەزەرێکی خصوصی و سیاسی خۆیانە ما بێتن ئەگەر حزبیش ببێتن، بەڵام ئەو حکوومەتە بە ئاسانی فقط بەخاتر ئەوە توانیویە بۆ نمونە بڵێ دەمانە جاسووسن، بەڵام حتا لە سەردەمی ئەو شەڕە گەورەی کە بە شەڕی سەر دەناسیە لە بین ئامریکا و شەوروی ئەو سەردەمە بلوک شەرق و غەرب بوو، چوونە ناو پرۆسەیەکی جاسووسی و جاسووسی. هیچ کاتێ ئەمانە ئەگەر جاسووسێکیشیانەگەر 10 ساڵ 12 ساڵ لەوە زیاتر زیندانیان پێنادا، بەڵام کەسانێک کە سیاسی بوون ئەو هێنیشە یعنی ئەو جاسووس بوونیشە لەسەریان ساقڵ نەبووە، بەڵام جمهوری ئیسلامی بۆ ئەوە حکمی ئیعدامیان پێبدات ئەوانیە وەکو جاسووس قەڵەمدا دەکرد، وەکو ئەوەی کە ئەمانە بۆ بێگانە کارەکەن ئەو حکم ئیعدامیە بۆیان جێبەجێ کرد. و نمونەیشی کەم پەروەندە کە حازرەکەم بەرنامە لەسەریە وتمان کە کەسێکە کە فعالێکی کاریگەری بووگە خۆی لە زیندانە وتی لەگەڵ ژیانی کرێکارانە ژیانی باوکی خۆمم دی لەگەڵ ژیانی کرێکارانە ئاشنا بووم و هەوڵمدا تەشەکولگەرێک بۆ ئازادی فعالیەتی بۆ باشتربوونەوەی ژیانی کرێکاران بڕواتە پێشەوە. بەڵام ئەبینین ئەو حکوومەتت بە ئەو یاسایی کە خۆی هەیەتی بۆ خۆی دیارە ڕیش و قەیچیەکە هەرها بەدەست خۆیەوە لە هەر کوێکە مەیلی بێت ئەو حکومگەرە ئیجراکات. بۆیە ئەو حکم ئیعدامە لە ئێرانە ئەو جیاوازیە هەیە، هۆکار لە هەر کاتێکە بزانێت فشاری بۆ تێت بۆ فشار زەخت خستنە سەر بۆ چاوترسێنکردنی خەڵک ئەو حکومانە کار دێرێت، بەڵام مردمیش ئانتیتیزەکەیان بڵێن هاتووەتە دەستیان تر بێدەنگ نین لە بەرابەر ئەو ئیعدامگەرە لە بەرابەر ئەو حکومگەرە. و هەروەها ئەوەیشە ها لە جەریانە پەروەندەگەرێک کە وتم کەسانێک بوون کە بە خاتر یەکدانە ئیعلامیە مش معلوم نەبوو این خۆیان بۆ هین یا کەسێک دایەتیان ئیعدام کران بێسەر و شوێن کران حتا ئیسێشە معلومیە لە کوێنە نێژراون. ئەوە یەکە هەموو ئەوانم مبارزەیەکی پشتگیرە پڕدەوامە کە بۆ ئەو حکومە کە حکمێکی ناعادڵانە بووگە بە تایبەت لە ئێرانیشە چەند بەرابەر ناعادڵانە بووگە، یانێ کاتی خۆی من ئەزانم کاتی بەرنامەکەیشتان ڕوو بە تەواویە ساڵەکانی 65 و 66 خەڵخاڵی
کەسێکی بێکار بوو هاوردیانە وتیان تۆ ماوەی ببە مەرزە شەقیەکان شەڕ بوو کەس نەوگە مواد مخدر هاتووەتە ناو ئێران تۆ ئەتوانی کۆنتترۆڵی کەیت بە ئیزای هەر ئەوەی دانی قاچاقچی مواد مخدری ئیعدامەگەر چەندین زیندانی سیاسی داقاتیە ئیعدامی کرد منزورم ئەوەسە جمهوری ئیسلامی زۆرتر هەدەفی سیاسی هەیە تا ئەوەی کە پێژ ئەمە بە بۆنەی شەرعە یا بە بۆنەی قانونەکەی ئیسلامە ئەو هەدەفی سیاسی خۆی ئەباتە پێشەوە و ئەو حکمی ئیعدامە هەروە کە عەقب نشینی پێ کراوە بە حکوومەتی ئیسلامی هیوادارم هەر ئەو مبارزە چە لە ناوە چە لە دەرەوەی وڵاتە درێژەی بێت بۆ ئەوە ئەو حکومەت بە یەکجاری نەخۆ بێتەوە بەڵام دیارە ئەو ئازار و ئەزیەت و مینەتە تەنیا بە حکمی ئیعدام لا ناچێ بە هیوای ئەو ڕۆژێک کە دیرگای زیندانەکان و دیواری زیندانەکان بێتە خوارەوە و زیندانیە سیاسیەکان ئازاد بن. بەڵێ دیارە تا کۆماری ئیسلامی ببێت هەروە گوتان ئەدامەکان چونکە خۆ شەرعی ئیسلامیش لە بنەڕەتەوە دەستی کۆماری ئیسلامی ئاوەڵا هێشتێتەوە ئەوانەی کە وەک شەرعکراون بە یاسا ئەوەی مەسەلەی جاسوسی کە باستان کرد لە شوێنێکی دنیا بەو شێوەیە نییە تەنانە لە شەڕی ساردا لە 12 ساڵ زیاتر نەبوو بەڵام لە کۆماری ئیسلامی بەپێی ئایەت و نووسراوەکانی هەر ڕاستەوخۆ لە قورئانەوە وەرگیراوەکە بکرێت بە حکمی ئیعدام هەورەشەدامیانی دوایە بەڵێ ڕووی کاتی بەرنامەکەمان ڕوو بە کۆتاییە زۆر سپاس بۆ جەنابتان کە ئامادەبوون لە بەرنامەی ئەمڕۆکەماندا منیش